درەوشانەوەی سمکۆ. دوای مردنی محەممەد ئاغای سەرۆکی تایفەی عەبدووی و سەرخێڵی شوکاک، ئیسماعیل ئاغای سمکۆی کوڕی ناسراوترین و بەهێزترین کەسی ناو هەموو ئێلی شوکاک بوو. شوکاک لە دوای کوژانی جەعفەر ئاغا ڕاوڕوت و پەلاماردانی عەجەمیان کردبووە پیشە، لەبەرەوە ژمارەیەکی زۆر پیاوی شارەزا و جەربەزە لە سمکۆ کۆبووبوونەوە. سمکۆ ناکۆچی دێرینەی کورد و ئازەری بە میرات بۆ بەجێما بوو، ئەویش بەو کردەوانەی ئەینوان زیاتر توند و تیژی کرد و تەقاندیەوە. لەبەرەوە بوو تەقەلا سیاسیەکانی لەناو ئێراندا دۆستی چی نەبوو، بەڵکو لە هەمووانەوە دوژمنایەتی ئەکرا و بەخراب لەسەری ئەدوان و ئایانوسی. ناوچەی ورمێ لە کۆنەوە کە مەیدانی ململانێ و ناکۆچی دوژمنانەی کوردی سونی و عەجەمی شیعە بوو و بەو هۆیەوە پشێوێکی بەردەوامی تێدا بوو. هاتنی یەکەمی عوسمانی و پەلاماردانی ناوچەکە پشێوەکەی زیاتر کرد و هاتنی ڕووس و دەرکردنی عوسمانی ئەویش ئاڵۆزاویتری کرد و هەڵگیرسانی جەنگی جیهانی یەکەم و لەشکرکێشی ئۆردوی عوسمانی و کشانەوەی ڕۆز، دیسانەوە لەشکرکێشی بەرفراوانی ڕووسی و هاتنی چەتە ئەرمەنیەکان و داگیرکردنی ناوچەکە، کۆچی بە کۆمەڵی ئاسووری لە هەکاریەوە، ئینجا شۆڕشی ئۆکتۆبەر و کشانەوەی یەکجارەکی سوپای ڕووسی. ئەمڕوو داوانە هەمووی لە ماوەی چەند ساڵێکی کەمدا هەلومەرجی ئەم ناوچەیی بردبووە قۆناغێکی تراژیدیەوە. سمکۆ بەهۆی مێژووی درێژی بنەماڵەکەی و بەهۆی ئەو دەسەڵاتەوە کە لە ناو هۆزەکەی و لە مەڵبەندەکەیدا هەیبوو، کەسێکی ناسراو بوو لە ناو کووردا، پەیوەندی لەگەڵ زۆر کەس و زۆر سەرۆکی هۆز و زۆرلا هەبوو. پێش هەڵگیرسانی شەڕ، سمکۆ لەگەڵ عەبدوڕەزاق بەگی بەدرخان هاوکار و هاوبیر بوو. عەبدوڕەزاق بەگ ئەو پرۆژە گەورەی داینابوو بۆ بەرپاکردنی شۆڕش و دامەزرانی کوردستانی سەربەخۆ، پشتێکی بە سمکۆ ئەستور بوو. هەر بە هاوکاری سمکۆش کۆمەڵی جیاندانی دامەزران کە یەکەمین فێرگەی کوردیشی لە خۆی کردەوە. سمکۆ مناڵەکانی هەڵبژار بۆ خوێندن و فێربوون لەو فێرگەیەدا. شێخ عەبدوسەلامی بارزانی کە لە بەردەمی هێرشی تورکیا کشایەوە ماوەیەک لە ناو شکاکدا بوو، لەگەڵ سمکۆ پێکەوە چوون بۆ دیتنی جێگری قەیسەری ڕووسی لە قافقاز بۆ ئەوەی داوای پشتیوانی و یارمەتیدانی بزوتنەوەی کوردی لێ بکەن. شێخ عەبدوسەلام هەر لەم ناوچەیەدا لەلایەن سۆفی عەبدوڵای شکاکەوە گیرا و درایە دەستور. سمکۆ کچێکی شێخ محەممەدی سدیقی هێنا بوو. شێخ محەممەد سدیق کوڕی شێخ عوبەیدوڵای شەمزینی و برای شێخ عەبدوڵقادر و لە ڕاپەڕینی 1880دا سەرکردەی قۆڵی ورمێ و باوکی سەید تەها بوو. سەید تەها یەکێک بوو لە کوردە سیاسیە دەسەڵاتدارە ناسراوەکانی ئەو سەردەمە و سەردارێکی دەستڕۆیشتووی هەکاری بوو. لە دوای ئینقیلابی عوسمانی مەبعوسی ویلایەتی هەکاری بوو لە مەجلیسی مەبعوساندا. بەم خزمەتیە هاوکاری بنەماڵی شێخانی شەمزینان بە تایبەتی سەید تەها و سمکۆ پتەوتر بوو. لە سەرەتای جەنگدا سمکۆ بەهێزێکی 3000 کەسیەوە لە نزیک خۆی بۆ هاوکاری تورک بەرهەڵستی سوپای ڕووسی کرد. ڕووس بۆ چەند مانجێ ناوچەکەیان چۆڵ کرد و کەوتە دەستور. زۆری نەخایان سوپای ڕووسی ئۆردوی تورکی لە ناوچەکە ڕاماڵی. سمکۆ ئیتر خۆی هەڵنەقورتان لە ڕووداوەکانی دوایی، بەڵام کاربەدەستانی ڕووسی لە سەرەتادا سمکۆ و سەید تەها و چەند کوردێکی تریان دوورخستەوە بۆ قافقاز، پاش ماوەیەکی زۆر ئینجا ڕێگەیاندا بگەڕێتەوە لە خۆی دابنیشێ. بەر لە شۆڕشی ئۆکتۆبەر سەید تەها و سمکۆ و چەند کەسێکی تر جەمعیەتی ئیستیخلاسی کوردستانیان دروست کرد. داوایان لە کاربەدەستانی ڕووسی کرد بۆ گفتوگۆ دەربارەی هاوکاری کورد ڕۆز دژی تورک بۆ مەرجەی پشتیوانی لە ئامانجی نەتەوەی کورد بکەن. سمکۆ وەکو کەسێکی ناودار و بەدەسەڵاتی ناوچەکە و ورمێ وەکو ناوەندێکی گرنگی کاری دیبلۆماسی و پروپاگەندەی میسیۆنێری لە زووە بوون بەهۆی ناسیاوی و هاتوچۆ لە نێوان ئەو گەلێ دیبلۆمات و پیاوی دینیدا. پاش شۆڕشی ئۆکتۆبەر و کشانەوەی تەواوی سوپای ڕووسی، ورمێ و مەڵبەندەکانی دەوروبەری بۆشایی دەسەڵاتی تێکەوت. دەوڵەتانی هاوپەیمان ویستیان بە ئاسووریەکان پڕی بکەنەوە. سمکۆش لەو هەلەدا دەسەڵات و هێزی لە ناوچەکەدا زۆر زیادی کرد. هەندێکچەکی بەکڕین و هەندێکی بەزەوتکردن لە سوپای کشاوەی ڕووس دەستکەوت. بە کوشتنی مارشیمۆن پێشەوای دینی ئاسووری ناوی زۆر زیاتر دەرکرد. پێناچێت سمکۆ پەیوەندی زۆری لەگەڵ گەورە پیاوانی کوردی کرماشان و سنە و ئیلام و سەرۆکی هۆزەکانی ئەو مەڵبەندانە هەبوو بێ. ڕەنگە شوێنی جوگرافی ژیانی سمکۆ و زاراوەی زمان لەوەدا دەورێکی گێڕابێ. کوشتنی مارشیمۆن لە نۆی جەمادی وەلی 1336دا شەڕێکی قۆرز لە نێوان ئاسووریە مەسیحەکان و عەجەمە موسڵمانەکانی ورمێدا قەوما. لەو شەڕەدا چەند هەزار کەس لە هەردوولا کوژرا. هێشتا شەڕ تەواو نەبوو بوو. سمکۆ هێزێکی کۆ کردەوە بۆ یارمەتیدانی عەجەمەکانی ورمێ دژی ئاسووریەکان، بەڵام بەر لەوەی ئەو بگاتە ورمێ، ئاسووریەکان دەستیان بەسەر ورمێدا گرت و موسڵمانەکان خۆیان بەدەستەوەدا. سمکۆ بێ ئەوەی بکەوێتە شەڕەوە گەڕایەوە دواوە. ئاسووریەکان ئەگەرچی ئەو شەڕیان بردەوە، بەڵام لە ناوچەکەدا خۆیان لە بەرامبەر گەلی ئازەری شیعەدا بەتەنها ئادی. سەرڕای ئەوەش بەشی زۆری ئەوانە بێگانە بوون. هەمووی چەندمان جێبوو لە هەکاریەوە هاتبوونە ورمێ. بە ژمارەش لە چاوخەڵکی ورمێ و دەوروبەریدا کەمایەتی بوون و نیان ئەتوانی بەبێ پێگاتن و هاوپەیمانەتی لەگەڵ گەلێکی لە خۆیان زۆرتری وەکو کووردا هاوسەنجی هێز لە ناوچەکەدا ڕابگرن.
مارشیمۆن لەگەڵ سمکۆ پەیوەندی کرد و ڕێکەوتن لەسەر ئەوەی بۆ گفتوگۆ لە کۆنەشار ساڵماز یەکتری ببینن. سمکۆ ئەم دیتنەی بۆ ئەوە بوو مارشیمۆنی تێدا بکوژێ. مارشیمۆن ڕابەری سیاسی و سوپایە و دینی ئاسووریەکان بوو، لەناو دەوڵەتە گەورەکاندا ناسرا بوو. هاوپەیمانەکان بریتانیا، فەڕەنسا، ئەمریکا، ئیتالیا پشتیوانیان ئەکرد و پێشتریش رووسیا پشتیوانی کردبوو. سمکۆ لەو دیتنەدا مارشیمۆنی کورد. سەبارەت بە کوشتنی مارشیمۆن لێکدانەوەی جۆرا و جۆر هەیە، بەڵام خۆی وەکو لە گفتوگۆکەدا لەگەڵ مستەفا پاشا ڕوونی کردوتەوە ئەڵێ پرسیار هۆی تێکچوون و شەڕکردنت لەگەڵ ئاسووریەکاندا چی بوو؟ تکایە پێم بڵێ مارشەمعون کە ئاشتی ویست و دۆستی کورد بوو لەبەرچی کوژرا؟ وەڵام بێگومان ئاگاداری ئەوەی کە تورک و ڕۆز لە جەنگی جیهانیدا چیان بە کورد کرد. حەزەکەم هۆی کوشتنی مارشەمعونت بۆ ڕوونکەمەوە. لەو هەرایی لە باکووری کوردستاندا لە نێوان تورک و ئەرمەنیدا ڕوویدا، ئاسووریەکان چوونە پاڵ ئەرمەنیەکان و یارمەتیاندان. دوای شۆڕشی رووسیا، ڕووسەکان هێزەکانیان لە سابڵا خورمێ کێشایەوە و ژمارەیەکی زۆر چەک و جبەخانە و تۆپ و ڕەشاش و تفەنگیان بەجێهێشت و هەمووی بۆ ئاسووریەکان مایەوە. چەند ئەفسەرێکی ڕووس و ئاسووریەکان و هەندێک کاربەدەستی ئەوروپایی دەیانزانی ئێران بەهۆی لاوازی و کزی دەسەڵات و کەم دەرامەتیەوە ناتوانێت داکۆچی لە خۆی بکات، بۆیە ئاسووریە چەکدارەکان ویستیان ئەم دەرفەتە لە چیز نەدەن و ئازەربایجان کە ناوچەیەکی گرنگی نێوانی ئەرمەن و تورک و فارسە بگرن. دوای ئاسووریەکان بەسەر فارسەکاندا سەرکەوتن و بانگەوازی سربەخۆییاندا هاتنە لام و داوای هاریکاریان لێکردم بۆ ئەوەی پێکەوە بچینە ناو ئێرانەوە. منیش بەڵێنی یارمەتیم دانێ، بەڵام ئێرانیەکان بەوەیان زانی کە ئاسووریەکان داوای یارمەتیان لە من کردووە. نوێنەرێکی ئێران هات و داوای لێکردم کە پشتی ئاسووریەکان نەگرم و بەرامبەر بەما بەڵێنی پاداشت و چاکەدانەوەیان دامێ. لەبەر ئەوەش دەمزانی ئاسووریەکان نیازیان وایە باکووری کوردستان بخەنە ژێر ڕچێفی خۆیانەوە و داگیری بکەن، بۆیە مارشەمعونم کوشت. ئێرانیەکانیش لە بەڵێنی خۆیان پاشگەز بوونەوە، بۆیە منیش پەلامارمدان و ورمێم گرت و کاربەدەستانی خۆمم لێ دامەزران. ئەوەی کە ئەسپاهداری والی تەورێت سمکۆی ڕاستپارد بێ بۆ کوشتنی مارشیمۆن و بەڵێنی پاداشتی پێدابێ و دوایش خۆی لێ نەکرد بێ بە خاوەن لە هەموو لێکدانەوەکانی تر زیاتر ڕێتیەچێ، چونکە لەوە چەند مەبەستی بەدی ئەهێنا، یاوەکو ئەڵێن بە تیرە چەند نیشانێکی ئەپێکا. یەک، ئاسووریەکان بە کوژانی سەرکردەکەیان ئەبوو ورەبەر بدەن و ئیتر نەک نەتوانن دەست بەسەر ناوچەکەدا بگرن، بەڵکو پەرتو بڵاو ببنەوە. لە ڕاستیشدا ئەگەرچی کوژانی مارشیمۆن چەند هەفتەیەک ئاسووریەکانی دەرکرد، بەڵام سەرنجام پەرەوازە بوون. دوو، شەڕەکە لە کۆڵ عەجەم ببێتەوە، لە شەڕی ئاسووری و عەجەمەوە ببێتە شەڕی ئاسووری و کورد. سێ، دەوڵەتی ئێران بە جێگیربوونی ئاسووریەکان لە ورمێ و پێگەێنانی ڕێکخراوێکی چەکدار و دەستگرتنیان بەسەر ناوچەکەدا لە پەژارێکی قوڵدا بوو، بەڵام لەم کاتەدا نەخۆی هێزێکی چەکداری ئەوتۆی هەبوو ئەوانە لە ناوچەکە دەربکات و نە لە هەلومەرجێکی سیاسی پتەوی ئەوتۆدا بوو بتوانێت ئۆباڵی کوشتنی کەسێکی وەکو مارشیمۆنی ناودار کە لەلایەن هاوپەیمانەکانەوە بە تایبەتی لەلایەن بەریتانیا و پشتیوانی ئەکرا بگرێتە ئەستۆی خۆی. سمکۆ ڕاستپێری ئێرانیەکانی بەجێهێنا، مارشیمۆنی کورد بەوەش لە جاران زۆر زیاتر ناوناوبانجی دەرکرد. لە ناو هەندێک کۆڕ و کۆمەڵی نەتەوەپەرستی کووردا وەکو قارەمانێکی نەتەوەی سەیری ئەکرا و لە ناو عەجەم و کۆڕە جیهانیەکاندا ئەو کارە وەکو کارێکی ناجوامێرانە و خیانەتێکی گەورە بازەکرا. کوشتنی بەفێڵ کە هەمیشەیەکێ بووە لە نەریتەکانی حکومڕانی کاربەدەستانی ئێران و نووسەرانی ئێرانی لە نووسینەکانی خۆیاندا ئەو جۆرە کارە ناجوامێرانەیان بە لەتایف الحیەل و تەدابیری سائیبە و کەمەندی تەدبیر و وەسائیل و ڕەسایل و بە زیرەکی و ئازاتی بۆ خۆیان داناوە، تەنانەت ئەوانیش ئەم کاری سمکۆیان بە ناجوامێری و بێئەقڵانە و خوێنڕێژی لە قەڵەمدا. بە فەرمانی ئاغا پەترۆس سەرکردەکانی ئاسووریەکان کۆبوونەوەیەکی جەنگیان کرد و هێزەکانی خۆیان سازدا، هێرشێکی کتوپڕیان کردە سەر چاریق. سمکۆ لە ناکاو ئابڵ و قەدرا. لەم شەڕەدا چەندین کورد کوژران، لەوانە دایکی سمکۆ و کچێکی جەوهەر ئاغای برای سمکۆ. پاشەڕێکی سەخت سمکۆ لەگەڵ هێزەکانی کشایەوە ناوخاچی تورکیا. لە پاش پەلاماردانی چاریق ئاسووریەکان گەڕانەوە ورمێ، لە هەلومەرجێکی نالەبارە ئەژیان. سمکۆش گەڕایەوە شوێنی خۆی، کورد لە ناکۆچیەکی لابەلایترەوە گلا کە ناکۆچی بوو لەگەڵ ئاسووری. ئامانجی سیاسی سمکۆ. لە دوای جەنگی جیهانی یەکەم مەسەلەی کورد چوو بۆ قۆناغێکی گرنگەوە. دەوڵەتە براوەکان ئەیانویست ڕێکەوتنە نهێنیەکانی سەردەمی جەنگ بە گوێرەی تەرازوی هێزەکانی خۆیان لە دوای جەنگ جێبەجێ بکەن. گەلانی ژێردەستەش ئەیانویست هاوپەیمانەکان باڵێنەکانی کاتی جەنگ بە تایبەتی دەربارەی ئازادی مافی بڕیاردانی چارەنووس جێبەجێ بکرێن. هێشتا جەنگ کۆتایی نەهاتبوو، شێخ مەحموود لە سلێمانیەوە دەستەیەکی نوێنەرایەتی ناردەلای دەسەڵاتدارانی ئینگلیز دەکفری و داوای لێکردن نەتەوەی کوردیش لە ڕیزی گەلانی ئازاددا بژمێرن. بەرامبەر بەوەش گفتی دۆستایەتی و هاوکاری پێدان. میجەر نوئێل بە نوێنەرایەتی حکوومەتی بەریتانیا چوو بۆ سلێمانی و خۆی گوتەنی پێشوازیی شاهانەیان لێکرد و
لە کۆبوونەوەیەکی جەماوەریدا پشتیوانی حکوومەتی بەریتانی لە خواستی ئازادی کورد دەربڕی و شێخ مەحموودی وەکو حکومداری کوردستان ڕاگەیاند. پاش چەند ڕۆژێ کۆلۆنێل ویلسنی مەندووبی سامی بەریتانی خۆشی چۆ سلێمانی و حکومدارەتی شێخ مەحموودی لە نێوانزەی بچووک و ڕووباری سیرواندا سەلماند و کۆبوونەوەیەکی لەگەڵ سەرک عەشیرەتە کوردەکان کرد و ئەوانیش مەزبەتەیەکیاندایە سەبارەت بە مافی نەتەوەیی گەلی کورد. لە ئەستەمبوڵ ڕاستەوخۆ لەگەڵ تەواوبوونی جەنگدا پیاوە گەورەکانی کورد لەوێ جەمعیەتی تەعالی کوردستانیان پێگەنا. شێخ عەبدولقادر شەمزینی و ئەمین عالی بەدرخان و چەندین شەخسیەتی کوردی ناسرا و بەشدار بوون. کۆمیتە کەوتووە چالاکیێکی کاریگەری سیاسی، دیپلۆماسی، ڕۆشنبیری بۆ دروستکردنی دەوڵەتی کوردستان. لە پاریس شەریف پاشا بە نوێنەرایەتی نەتەوەی کورد داوای لە کۆنفرەنسی ئاشتی و دەوڵەتانی دنیا کرد مافی ئازادی بڕیاردانی چارەنووس بۆ گەلی کورد بسەلمێن و یارمەتی بدەن بۆ دامەزرانی دەوڵەتی سربەخۆ لەسەر ئەرزی نیشتیمانی نەتەوەیی خۆی. لە دوای ڕاگررتنی جەنگ ئێران هەوڵی ئەدا بریتانیا قانع بکە پشتیوانی ئێران بکە بۆ فراوانکردنی قەڵەمڕەوەکەی لەسەر حسابی دەوڵەتی تێشکاوی عوسمانی داوای ئەکرد بەشێکی گەورەی کوردستانی تورکیا بخرێتە سەر ئێران. لە کوردستانی ئێران چالاکیێکی سیاسی فراوان نەبوو، بە تایبەتی لە ئوستانەکانی کوردستان کرماشان ئیلامدا. سمکۆ ناسراوترین شەخسیەتی کوردی ئێران بوو. سمکۆ چی ئەویست؟ خواستە سیاسیەکانی چی بوون؟ سمکۆ ڕێکخراوێکی سیاسی نەبوو، هەروەها کۆمیتەیەکی سیاسیشی پێکەوە نەبوو بەرنامەیەکی سیاسی ڕوون و دیاری هەبێت. ڕێکخراوەکانی جیهاندانی پێش جەنگ و جەمعیەتی ئیستیخلاسی کوردستانی ساڵانی جەنگ نەمابوون. خۆی سەرکردەی جوڵانەوەکە و دانەری نەخشە و بەرنامەکانی بوو. ئامانجی سیاسی سمکۆ لە گفتوگۆکانیدا لەگەڵ ئینگلیز و لەو پەیامەدا کە بۆ یەکێتی سۆڤێتی ناردوو داوای پشتیوانی لێ ئەکردن بۆ دروستکردنی دەوڵەتی کوردی ڕوون و ئاشکرایە. کسووری لەبارەی ئامانجی سیاسی سمکۆ ئەڵێ سمکۆ ئەم سەردەما سربەخۆیی ئیستیقلالی بۆ کوردستان ئەویست و لە ڕێگەی ئەم ئارەزوەدا بوو کە کەوت بۆ ئامادەکردن. یەکێ لە تۆکانی ئاشوب و زیانکاری کە ئەوروپایی لە ڕۆژەڵاتدا وەشاندویانە ئەم ئارەزووی سربەخۆیەیە. کارکەرانی ئەوانە ساڵەها گەڕان و چوونە ناو کورد و ئەرمەنی و تورکمان و ئاسووری و بەختیاری و هیتر و ئەم تۆیان لە دڵی ئەواندا چاندووە. کوردیش چەندەها ساڵ بوو ئەم قسانی بیست بوو. هەوەزمەندانی لەوانە شوێن ئەم ئارەزووە خاوە کەوت بوون. هەندێک جار کتێب و وتاریان نووسی بوو. ئێستا سمکۆ ئەویست ئەو ئارەزووە بێنێتە دی و بە پەیڕەوی لە ئازادی خوازانی عوسمانی کە ژوونتورکی لێ پەیدا بوو ئەم کارانیان کردبوو بۆ دروستکردنی دەستەیەک بە ناوی ژوون کوردەوە تێکۆشە. ئەیانوێت کە میستەردادی ئەمریکایی خستوێتێ سەربیری ئەم کارە. میستەرداد کە لەگەڵ ئەمریکایەکانی تر لەگەڵ ئاسووریەکان لە ورمێەوە کۆچی کردبوو چوو بوو بۆ هەمەدان و هەر لەو ڕۆژانەدا گەڕایەوە تەورێز لێەوە چووە ورمێ. ئەیانوێت کە چەند جارێ چوو بۆ بینینی سمکۆ. ئەم قسێ ئەگەر بەڵگەشی نەبوو بێ لەگەڵ بەدخوازی و چینەتوزی کە لە مسیۆنێرە ئەمریکایەکان بینرابوو ئەگونجا. زۆر کەس ئەمەیان قوبوڵ ئەکرد و وایانەگوت. ئەمریکایان لەبەر ئەوەی نەیانتوانی بەدەستی ئاسووری کارێ بۆ پێشەوە بن ئەیانەوێ بەدەستی کورد کارێ بۆ پێشەوە ببن. هەرچی هەیە ئەم ئارەزووە کەسانی تر خستبیانە دڵی سمکۆوە، هەر ئەوانیش دڵیاندایە و دلێریان کرد. لەم ماوەیەدا کە عوسمانیان لە ئێران ئەڕۆیشتن دەستێک لە سوپایان و تۆپچیەکانی ئەوان کە چەند سەد کەس بوون نەگەڕانەوە وڵاتی خۆیان بەو تفەنگ و تۆپانەوە کە پیان بوو چوون بۆ چاریق و چوونە ژێردەستی سمکۆوە. ئەم ڕووداوە دلێری ئەوی چەند جار زیاتر کرد و بەم جۆرە خۆی ئامادە بینی ئاڵای نافەرمانی هەڵبکە. یەکێ لە هاودەستەکانی لەم کارەدا سەید تەها نەوەی شێخ عوبەیدوڵڵا بوو کە بنەماڵەکان لە کوردستاندا بەناوبانگ و سەید تەها خۆشی پیاوێکی کۆشاوکاری بوو. نووسەرێکی مەزنی ئێران ئاوەها ئامانجی نەتەوەی کورد هەڵئەسەنجێنێ ئارەزووی سربەخۆیی لە کووردا بە تۆوی گەڕیدا ئەوروپایەکان دائەنێ. هەر کسووری خۆی باسی مەلاو بازرگان و پیشەوەرەکانی تاران ئەجێڕێتەوە کە چوونە ناو سەفارەتی بەریتانی و ئەوانی تەورێز چوونە ناو کۆنسوڵگەی بەریتانیەوە لەوێ بەزنشین بوون. پێشتر بەس هەر لە بارگای پیاوەدینیە پیرۆزەکاندا ئەکرا و ئەو سەردەمە بەریتانیا گەورەترین ئیستیعماری دنیا بوو. کەچی ئەلقابگەلی شیرین بەسەر ئەو ئازادی خواز و مجاهیدینەدا کە ڕابەری ئینقلابی مەشروتە بوون دابەژەکە. هەروەها هەندێک لەو مەشروتە خوازانەی وەکو ستارخان و باقرخان کە پەنایان بردووە بەر شابەندەرخانی عوسمانی و ئەوانەی پەنایان بردبووە بەرخاچی عوسمانی و داوای پشتیوانی و یارمەتیان لێکردن و لەگەڵ ئۆردوی تورکداگەڕانەوە بە مجاهید و ئازادی خواز کەچی کوردەکان بە جەردەدا ئەنێ. بە قسەیەکی تر بۆ تێکۆشەرانی ئێرانی پەیوەندی و پەنابردن بۆ تورک و ئینگلیز و ڕووس و هێزەکانی بێگانە بەڕەوە و بۆ تێکۆشەرانی کورد بەکاری خراپ لە قەڵەمەدا. لەو گفتوگۆ ڕاستەوخۆیەدا کە حاجی مستەفا پاشا یامولچی لەگەڵی کردووە سمکۆ خۆی ئامانجەکانی بەم جۆرە ڕوونەکاتەوە. پرسیار: لە ماوەی ئەم 2 ساڵی ڕابردوودا لە دژی حکوومەتی ئێران جوڵایتەوە و ئەجوڵیتەوە مەبەست لەم بزوتنەوەیە چییە و بەتەمای چ جۆرە دەستکەوتێکی دەستگیرت ببێت؟ وەڵام:
فارسەکان بێگومان سمکۆ و شەی فارسی بەکارنێناوە بەڵکو عەجەمی بەکارێناوە، بەڵام ئەبێ لە وەرگێڕانی ئینگلیزیدا وای لێکرابێ. ڕقیان لە کووردە، لەبەر ئەوە من بە هەموو توانای خۆمەوە هەوڵ دەدەم کوردەکان ڕێک بخەم بۆ ئەوەی لە دەست درێژی فارس ڕزگاریان بێت. هەر بۆیە پاش شاری ورمێم گرت لەگەڵ ئەو ناوچەیە کە لە ڕابردوودا کوردی بووە، دواتری شاری سەڵماس و ئەم ساڵیش فارسەکانم لە سابڵاغ دەرپەڕان. پرسیار: باشە تۆ هەوڵ دەدەی بۆ ئەوەی کوڕ ڕزگار و ئازاد بکەیت و سربەخۆیان بۆ ساز بکەیت، ئەی بۆچی پێش هەموو شتێک ناوچەیوان و ئەرزڕوم و بەتلیس و هەکاری خەرپۆت ڕزگار ناکەیت و ئەو خەڵکە ڕێک ناخەی کە ماوەیەکە لە ژێرجەوری ستەمی تاقمەکەی مستەفا کەمالدان؟ بۆچی ئاڵای تایبەتی خۆت هەڵ ناکەی تا دەری بخەیت کەوا مەبەستت لەو جوڵانەوەیە خوێن ڕشتن نییە، بەڵکو مەبەستت سربەخۆییە؟ بە ئاشتی و خۆشی بۆچی هەوڵی ڕێکەوتن لەگەڵ فارسەکاندا نادەی؟ وەڵام: من وای بە باش دەزانم کە لە پێشدا لە ئێرانەوە دەست پێ بکەم. من هیچ بەچاکی نازانم لەم ڕۆژەدا لەگەڵ تورکەکان تێکی بدەم، چونکە ئەوان بە تفەنگ و فیشەک یارمەتیم دەدەن. من هیچ بە پێویستیشی نازانم بۆ بێگانە بەیان و بڵاوکراوە بڵاو بکەمەوە، چونکە ئەوان زۆر باش شارەزای ئەوەن کە ئێمە هێشتا بە شێوەیەکی خێڵایەتی دەژین. جگە لەمەش بیستومە ئەوروپایەکان لە ناوخۆیاندا لە کێشە و مشت و مردان، بۆیە ئێمە پێویستە تێکۆشین و پشتیش بەهێز و دەسەڵاتی خۆمان ببەستین و نێڵین فارسەکان بگەڕێنەوە ورمێ و سابڵاغ. ئێمە بە هیچ جۆرێک کۆڵ نادەین و تا تاقەشکا چێکما بێت لەم ڕۆوە بەرهەڵستی دەکەین. سمکۆ لای وابوو ئێران لەو کاتەدا لاوازە، ئەبێ کورد ئەو هەلە بخۆزێتەوە بۆ ئازادکردنی خۆی، کوردی جێگاکانی تریش ئەبێ یارمەتی ئەوان بدەن. لەو گفتوگوێدا کە یاموڵکی لەگەڵی کردووە سەبارەت بە کوردستانی تورکیاش هەر بیرڕایەکی لەو بابەتەی هەبووە. جەنابی ئیسماعیل ئاغا، ئەمڕۆ وەکو ڕۆژگاری شێخ عوبەیدوڵڵا نییە، ئەمڕۆ ڕووداوەکانی ناو کوردستان جێی سەرنجی هەموو دەوڵەتە ئەوروپایەکانە، لیان ئاگادارن، تەنانەت ئەمریکای یەکگرتووش ئاگادارە. حکوومەتێکی گەورەی وەکو بریتانیا حکمی سلێمانی و ناوچەکە دەکات و ئاگای لە هەموو بزوتنەوەیکی کووردە. ئەگەر هەر شتێک ئەولی ڕازی نەبێت و لەگەڵ سیاسەتیدا نەگونجێت، ئەوە لە ڕووی سیاسی و عسکەریەوە لە دژی دەوەستێ. ڕاستە ئێوە کاروبارتان لەگەڵ تورکەنەتەوەیەکانی ئەناتۆلیا ڕێخستووە، بەڵام ئەگەر ئەوان لە بزوتنەوەکەیاندا سەر نەکەوتن، ئەوە ئێوە شتیا دەچن و کەس بە هاوارتانەوە نایەت. خۆت دەزانیت بزوتنەوەیەکی وەکو ئەوەی تۆ بەبێ پشتگیری و یارمەتی دەوڵەتێکی ئەوروپایی، بە تایبەتیش ئەمڕۆ کە بەریتانیا بۆ بەدراوسێمان، بەبێ ئەوان بە هیچ مەبەست و ئامان جێک ناگەین. جەلالەتی سوڵتان بزوتنەوەکەی ئەمڕۆی ئەناتۆلیا بە یاخیگەری و سەرپێچی دادەنێ، هەر لەبەر ئەوە شەیۆنانەکان بەرەو ئەنگۆرا ئەبێ ئەنقەرە بێ، هاتوون و ئامادەن کە عەمەلیاتێکی تریشیان لە دوو بکەن. لە ئەناتۆلیاش زۆر کەس پێشوازیان لە هاتنی یۆنانەکان کردووە و داوایان لێ کردوون ناوچەکە داگیر بکەن، چونکە زۆر ڕقیان لە تورکەنەتەوەیەکانە. ئەو تورکەنەتەوەیانە دوژمنی کوردن و دەبێ ئەوەت لەبیر نەچێ کە ئەوان لە ساڵی 1970ەوە تا ئێستا چەند زیانیان لە کورداوە. هەرچۆنێک بێت یۆنانیەکان لە تورکەکان بۆ ئێمە باشترن، چونکە هیچ نەبێ شارستانی و پێشکەوت و خوازن و تورکەکان زۆر دواکەوت و نەزانن. باشتر وایە لەگەڵ یۆنانەکاندا پەیوەندی پەیدا بکەیت و لەم بارەشۆ ئینگلیزەکان ئاگادار بکەیت، پەیوەندیان پێوە بکە و سوود دەهەل و دەرفەت وەربگرە. هەوڵ بدە لەگەڵ ئەو شوێنانەدا ڕێک بکەوە کە بەریتانی و ئەوروپایی تێدا نییە. وابزانم ئەگەر ئەو ڕێگەیە بگریتە بەر، ئەوروپایەکان گوێ لە داواکانت دەگرن. سمکۆ لە وەڵامدا ئەڵێ منیش زۆر ڕقم لە تورکەنەتەوەیەکانە، بۆ کوردیش ئەوان لە فارسەکان بۆ کورد بە دوژمنتر دەزانم. من چەند جارێک نامەم بۆ ئینگلیزەکان ناردووە و ئاگادارم کردوون کە من نامەوێت دژی سیاسەتی ئەوان بم و ئێمە هەمیشە پێویستمان بە یارمەتی بەریتانیا هەیە، با ئەوان لە یانگری کورد بکەن. منیش ئامادەم بەپی ئارەزوی ئەوان بجوڵێمەوە. ئێمە پێویستمان بە یارمەتی چەک و فیشەگەیە و ئەگەر لەم ڕۆ فریامان نەکەون تووشی کێشە و سەریەشە دەبم. سەید تەهام نار بۆ بەغداد، بەڵام هیچ سود و ئامانجێکی نەبوو. ئەوا من و سەید تەها ئێوە دەکەین بە وەکیل ئەگەر حکوومەتی بەریتانیا خۆی یاخود بەهۆی دۆستە دڵسۆزەکانی پشدەریەوە بتوانین یارمەتی چەک و جبەخانەمان بدات بەبێ ئەوەی بمان خاتە ژێر ڕەحمی ئەفسەرەکانیەوە، ئەوا دەتوانین وان و ئەرزڕوم و سیواس و هەکاری لە تورک پاک بکەینەوە و ئەوسا دەتوانین دەرسێکی گەورە و چاکیش بە ئەوانەی ڕەواندز و شوێنەکانی تریش بدەین. ئەمە پێشنیاری ئێمەیە و دەتوانین دڵنیا بکەین کە ئێمە لەم گفتوگوێماندا ڕاستین. ئێمە دەتوانین ئەنگۆرەش بگرین و ئەگەر ئینگلیزەکان بێدەنگ بن لە ماوەیەکی کەمدا شاری سنەش دەگرین. بۆچوونی سمکۆ دەربارەی لاوازی ئێران لە جێ خۆیان بووە، لەلایەک ناکۆچی لە نێوان ئازادی خوازانی ئێران بەگشتی و چینی کۆنەپەرست و شا لەو پەڕیتوندیدا بوو، بە تایبەتی دوای بەستنی پەیمانی ئێرانی ئینگلیزی 1990 کە لە ئەنجامی بەرتیل وەرگرتنی وسوقت دەولەی سەروەزیر و وەزیرەکانی دەرە و داراییدا ئێرانی ئەکردا ژێردەستەی بریتانی. لەلایەکی تر ئێران دەوڵەتی مەرکەزی ئەرتەشی بەهێزی تێدا نەمابوو، لە جەنگاڵ، خوراسان، خوزستان خەڵک هەڵگەڕابوونەوە لە دەوڵەت. بەڵام ڕووداوێ هات بۆ پێشەوە کە بوو بە پشتیوانی ئێران، ئەوی شۆڕشی ئۆکتۆبەر بوو لە رووسیا،
چونکە ئەم ڕووداوە گەورەیە سەر لە نوێ ئەهمیەتی ئێرانی لە استراتیژی هەموو دەوڵەتە گەورەکانی دنیادا زیاد کردەوە. لەلایەک بریتانیا و هاوپەیمانەکانی نەیان ئەویست ئێران لاواز و پارچە پارچە بێ بۆ ئەوەی بتوانێت خۆی لەبەر لێشاوی پەرەسەندنی کۆمۆنیزمدا کە لە دەوڵەتی دراوسی لای سەروی ئێرانەوە ئەهات ڕابگرێ. لەلایەشی ترەوە رووسیاش ئەویست دراوسەکەی لای خوارووی بەهێز بێ و پارچە پارچە نەبێ بۆ ئەوەی دەوڵەتە ئیمپریالیستەکان بە تایبەتی بریتانیا نەتوانێت دەست بەسەر ئێراندا بگرێ بیکا بە بنکەی پیلانجێرانی دژی دەوڵەتی رووسیای سۆسیالیستی. لەگەڵەوەی سمکۆلای وابوو ئەبێ خەریکی ئێران بێ نەیتوانی لەگەڵ کوردەکانی ئێران پەیوەندی هاوخەباتی فراواندا بمەزرێنێ و لەگەڵ بزوتنەوەی کورد لە عێراق و تورکیا هیچ کارێکی چەکداری هاوبەشی نەکرد. هەروەها نەیتوانی لەگەڵ ئازادی خوازانی ئێران هیچ کارێکی هاوبەش یا هاوکاریەک بکات.